کورتەفیلمی دادگایی لە دەرهێنانی ئەحمەد سەلامە و هونەرمەندی ناسراوی کورد ناسر حەسەن ڕۆڵ لەم بەرهەمە نوێدەدا بەرجەستە ئاکات. بۆ قسەکردن لەسەر ئەم کورتەفیلمە میوانداری دەرهێنەر ئەحمەد سەلامان کردووە. کاک ئەحمەد بەخێر بێت. سپاس بۆم دەفەتە. ئەگەر بکرێت لە سەرەتاوە باسی ئەم بەرهەمە نوێمان بۆ بکەیت. بەڵێ ئێمە وەکو خوێندکاران تێرەخوازانی بەشی فیلمسازی لە کۆلێجی هونەر لە زانکۆی سلێمانی ئێمە پاش تاواکردنی قۆناغی سێیەم کە خۆمان ئامادەکردەوە بۆ قۆناغی چوارەم دەچوون بۆ قۆناغی چوارەم. ئێستا ئەم ساڵ قۆناغی چوارەمی دوا قۆناغمانە بیرمانەوە کردوانە کە بەرهەمی ئەم سێ ساڵەمان کۆکەی کۆبکەینەوەوانەوە ئیشێکی تاو پرۆفیشنال ئیشێکە کۆکراوی ئەزموونی هەر سێ قۆناغەکە بڵێن کە لەم سێ ساڵاوی کە ئێمە فێر بووین کە مامۆستا بەرزەکان فێریان کردی کە خۆمان هەوڵمان ناوە ئێستا ئەزموونێکی تازە تاقی بکەینەوە ئەزمونێ بکەین کە ئەم ئەزمونە بێتە هۆی ئەوەی کە لە ئایندەیە ئێمە ئیشی گەورەتر ئیشی باشتر بکەین بۆیە بڕیارمان نا کە ئیشێک دروست بکەین و حەزمان کرد کە چیرۆکێک وەربگرین کە چیرۆکە جیهانی بێ بۆی بیرمان کردوانێ لە ڕۆمانی دادگایی لە نووسینی فرانس کافکا بەڵێ لەو ڕۆمانە ئێمە بیرۆکەکەمان وەرگرتو نهاتین ڕۆمانەکە بکەین بە ئیشەکەمان هاتین بیرۆکەمان لە ڕۆمانەکە وەرگرت وەزدا ئیدەن لە کورتە چیرۆکی میوانی گۆڕستان ئێمە ئەم دوو ئیشەمان میکس کردووە توانیمان ئەم بەرهەمەی لێ بەرهەم بێنین. بەڵێ کاک ئەحمەد باسی زانکۆت کرد. بەڵێ ئەم بەرهەمە کەواتە بە کۆمەڵ کارتان تیا کردووە. ئێمە ئەم بەرهەمە وەکو سەرتا ئاماژەم پێەیە ئێمە کۆمەڵی خوێندکاری هیچگە لە ئەزمموی خۆت ئەزمموی خوێندکارەکانی هاوڕێشیت بەتاکی ئاماژەم پێ ئەمە کۆمەڵی خوێندکارین کۆمەڵی هاوڕین باشتر و دروستتر بڵێم کۆمەڵێک هاوڕین کە هەمومان ئەتوان بڵم زۆری نەمان 180 کروەکەمان ستافەکەمان لە دەرچوان و لە فێرخوازانی بەشی فیلمسازی یعنی ئەو هاوڕانی کە پێشتر ئەویان تاوا کردەوە هاوڕانشی کە ئێستا لە خەریکی خوێندنین ئێمە بێکەوانەیە ئیشەکەمان دروست کردووە حەزەکەم ئاماژە بەوە بم کە ئەم ئیشە لە بەڕێبەری وێنەگرتنی هاوڕێ عزیزم ڕاسان جەلال کێکێکە لە سینەماتۆگرافە زۆر باشەکان گەنجە زۆر چست و چالاکەکان و نووسینەکەشی نووسینەم ئیشە لەیان خۆم و کاک عەبدوڵڵای عەبدوڵڵا فەتاحەوانە بێکەوە نووسینمان بۆ سیناریۆکەی بەتاکید و هەروەها ئەکتەرەکانیش حەزەکەم لێرە نایان بڵم مامۆستای گەورەمان مامۆستا ناسر حەسەن و عەبدوڵڵا فەتاح و قارەمان کەلهوڕی و براکەی کە ئەویش بە هەماشە دوو کەسی دوانن ئەم وەکو ئاکتین بەشداریان کردووە لەم کارەمان. بەڵێ کاک ئەحمەد باسی مامۆستا ناسر حەسەنت کرد. مامۆستا ناسر حەسەن لای هەمووان ئاشکرایە ئەزمموی زیاتر لە 30 ساڵی هەیە لە بواری دەرهێنان و لە بواری نواندنە بەڵام ئەو تەوازع ئەو سادەیەی ئەو هونەرمەندە کە لەگەڵ کە لە بەرهەمێکی خوێندکارێکا بەشداریەکە بۆ ئێوە چەند گرنگە چەند هانی ئێوەی داوە کە وەک پێشتر ئاماژەم پێ هونەرمەندێک ئەزمموی زیاتر لە 30 ساڵی هەیە بەڵام جێ خۆشحاڵی لەگەڵ خوێندکارێکە کارەکات بۆ ئێمە زۆر هەڵبەت کاریگەری لەسەر هەمووتان بەتاکید هەم لە کۆتاییەکە دەست پێ بکەم ئێمە ئەزمموونێکی زۆر باشمان مامۆستا ناسر وەرگرت ڕاستی منوەکو خۆم من ئاماژەم پێ بەڵێ و یعنی ئەوەی کە لە ئەوە فێر بووین ئەتوانم بڵم چەند پلیکانەیەکمان ئێمە بێک پلیکانە بڕیکە ئەو هاوکاری کردین چۆن ئیشەکەمان ڕاپەڕێنین یعنی نەسیحەتێکردین لەسەر سێت بە تایبەتی من یعنی ئەو نەمان ئەو کونجاندنەمان دروست کرده بوو ئەنجا مامۆستا ناسر ئەمێ ئاماژش بۆ بەم 33 ساڵە ناتوتەوە بە سلێمانی کارێکی هونەری بکە لە سلێمانی و ئەوە بوو ئێمە لەگەڵ دکتۆر دڵشادا زۆر لێرە سوپاسێکین ئێمە سەرۆکی بەشی سەرۆکی پێشوو بەڵێ قسەمان لەگەڵاکردمان بتوانین ئیشێکی واین ئیتر سەپۆرتی کردین بەڕاستی زۆر خۆشحاڵی بوو ئیتر ئێمە بەدوای کارکتەرێکە ئاگەڕان چونکە ئێمە ئەو کارکتەری کە ئێمە دەدامان ناوە ئەکتەرێکمان نەویست لەگەڵ کارکتەرەکە بگونجێ هەم لە ڕووی فەیسەوانێ هەم لە ڕووی ئەداکردنی حیوارەوانێ چونکە ئێمە کەسێکمانەویست بە کەسێکی بەدەسەڵات دەرکەوێت کەسێکی تۆزێک جددی و ڕق دەرکەوێت بۆیە بەتاکید کەسێک کاریزما بێ بۆیە دکتۆر دڵشاد چەند کەسێکی بۆ ئیختیار کردین یەکێک لەوانە مامۆستا ناسر بوو مامۆستا ناسر بیرمان کردبووانە جا بۆ شانسی ئێمە لەو مودێشە لێدوانێکی یابوو کە لە ئیشی هونەری دوورەکەوێتەوانێ ئەڕاتەوە گوند ئیسراحەتەکە ئیتر دوو دڵیمان زۆر بوو بەڕاستی
بەڵام پەیوەندیمان پێوە کە لە ڕێی کاک نەژاد و نەژاد نەجم کە بەرهەمهێنەری ئیشەکەی ئێمەشە وەکو کەوکو پرۆدیوسەر کارمان لەگەڵ کاکان نەژاد خۆشی هەر خوێندکاری بەشی فیلمسازی داخۆناغ لەگەڵ ئێمە پەیوەندیمان بە مامۆستا ناسرەوە کرد کە پێمان دێمە کۆمەڵە خوێندکارین و ئیشەکەشمان لەو بەجەتە هیچ کەسێک هاوکاری نەکردوین لەسەر ئەساسی هاوڕێتی دروست بووە وتی زۆر باشە سیناریۆکەم بۆ بنێرن کە سیناریۆکەمان بۆ نار مامۆستا ناسر سیناریۆکی بەدڵ بوو وتی پێویستە بێن بۆلام قسە بکەین لەسەر کارەکە ترەوە بۆ ئێمە چوینە هەولێر بۆ ماڵەکەی میواندارێکی باشی کردین و زۆر پرسیاری لێکردین وەبسای زۆر قورسی لێکردین بەڕاستی بۆ ئێمە تۆزێک زەحمەت و جوابانی وەڵامەکانی بەڵام زۆر باش بوو کە توانیمان لەگەڵیا قەنەعەتی پێ بکەین کە لە ئیشەکەمانە بەشداری بکە. بەڵێ من کاک ئەحمەد دوا پرسیارە لێەکەم باسی سەپۆرتە کرد چێ سەپۆرتی ئەم بەرهەمەی کردووە ئێمە هەر بەشی فیلمسازی یاخود لە دەرەوەی کۆلێجیش هاوکارت بەڵێ ئێمە وەکو لایەنی مادی تا ئێستا شوێنێک سەپۆرتی نەکردوین بەڕێوەبەرتی سینەمای سلێمانی ئامادەی دەربڕیوە کە هاوکاریمان بکات بەڵام وەکو مادی هیچ شوێن سەپۆرتی نەکردوین بەڵام زانکۆ سلێمانی زۆر هاوکاری کردوین و هەروەها کۆمپانیای ستودیۆ میدیا و کۆمپانیای ڤینۆ پرۆدەکشن لە ڕووی پێدانی ئەجیزە و پێدانی ئەو پێداویستانی کە ئێمە بۆ فیلمێکی دروستکردنی فیلمێکی پرۆفیشنال کە پێویستمان پێ بووە بە خۆشحاڵیەوە هەردوو کۆمپانیا زۆر هاوکاریان کردوین شتیان پێبەخشین بەڵام لە ڕووی مادی و ئاماژەم پێ تا سپۆنسەرەوە تەنها بەڕێوەبەرێتی سینەما کە ئامادەی دەربڕیوە هاوکاریمان کات. بەڵێ کاک ئەحمەد من پرسیاری کەشمە بوو بەڵام کاتمان نەماوە دوجار هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین سەرکەوتوو بن دووبارە بەخێر بێن.